ئێرە هەولێری پایتەختە و دۆزینەوەی کار بۆ گەنجان بووەتە کارێکی قورس و دواکەوتنیەکی زۆری دەوێت. دواکەوتنی موچە و کێشە داراییەکانی هەرێمی کوردستان وای کردووە هەلی کار زۆر کەم بێتەوە. لە پاڵ گەنجان ئێستا موچەخۆرانیش لە فەرمانگەکان بە دوای دۆزینەوەی کاری دووەمن لە دوای کاتی دەوامیان بەهۆی دواکەوتنی زۆری موچە و دۆخی دارایی خراپیان. دۆزینەوەی هەلیکارێکی گونجاو بۆ گەنجان لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی دارایی و دواکەوتنەکانی موچە وەتە شتێکی ئێستەم و گران لای گەنجان. ئێستا لە بازاڕەکانی کارکردندا بیانیەکان بە تایبەتی خەڵکانی بەڕەگەز بەنگلادیشی و سووری و عەرەبە بیندرێن و گەنجانی کورد کەمتر بایەخیان پێدرێت و هەلیکاریان بۆ ڕەخسێندرێت. گەنجان لە هەرێمی کوردستان باز لەوە دەکەن لەبەر کارکردنی بیانیەکان دەرفەتی کار بۆ دەستی خۆماڵی لە هەرێمی کوردستان نەماوە. هەرچی بە پێی قسەی خاوەنکارەکانیش بێت باز لەوە دەکەن گەنجانی کورد کەم ئەزمون و ڕازینین بە هەموو کارێک و ئامادەنین هەموو کارێک بۆ خاوەنکارەکانیان ئەنجام بدەن، بۆیە مەجبورن کەسانی بیانی بێن و کاریان پێ بکەن. من چوومە لایە و کەسانەی کە بەڕەگەز بەنگلادیشین و لە ناو بازاڕەکانی هەولێر کار دەکەن. ئەوان بە بیانووی چەند هۆکارێکەوە نەیانویستکە قسە بۆ کامێرا بکەن، بەڵام لە پشت کامێرا بۆ منیان باس کرد و باسییان لەوە دەکرد کە ئێستا وەزعی دارایی لە هەرێمی کوردستان باش نییە و موچە دوا دەکەوێت. کارکردنی ئەوانیش لاواز بووە و ئێستا داهاتی مانگانەیان لە نێوان 400 تاوەکو 600 دۆلارە، بەڵام پێشتر و بەتایبەت پێش کۆڕۆنا مانگانە زیاتر لە 800 دۆلار داهاتیان بووە و وەزعیان باشتر بوو بە بەرچاو ئێستاوە. بەوان باسییان لەوە دەکەن هەرێمی کوردستان و بەتایبەتیش هەولێر شوێنێکی باشە و ئەتوانن بە ئاسانی کاری تیا بدۆزنەوە. گلەیەکی دیکەی گەنجان بریتیە لەوەی ئێستا زۆرینەی کارەکان داوای کارمەندی کچ دەکەن، تەنانەت گەر کارەکەش شیاو نەبێت بۆ ڕەگەزی مێو. ئەمەش خاڵێکی دیکەی نیگەرانیە لای گەنجان لە هەرێمی کوردستان و وای کردووە گەنج ڕەشبین بێت. دۆخی گەنجان باگشتی لە هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپدایە و ڕۆژ بە ڕۆژیش دۆخیان قورستر دەبێت و نەبوونی کار و نەدۆزینەوەی هەلیکارێکی گونجاو بە ئارەزوو و دڵی خۆیان وای کردووە گەنجان بە لێشاو ڕوو لە هەندەران بکەن و ڕێگای هات و نەهات بگرنە بەر. دیاکۆ حوسێن هەولێر